سڵاو جەماعەت چۆنن باشن ڕۆژتان کووە ئیشاڵڵا هەموو لایەک باش و تەندروست باش دەبن سێم ڕۆژ جێژنەشتان پیرۆز بی بۆ بڕون دوێنێ لە خەت نەبووم زۆریتان پرسی بووتان کە لۆ لە خەت نیمەوە چ بۆ چ نەبووە هیچ شتێک نییە لە خوای بە زیاد بی هەموو سەلامەتین چاویەکەیکە تاماز دەکەم چاوەڕی سناپی جوان بکەن چاوتان ماز دەکەم ڕێز سڵاو مێلە بۆ هەمووتان چاوی منن برای من غریبیم دەکردی سەرۆی برام جێژنەت پیرۆز بی بازاری جێژنان بی ئینشاڵڵا سەرۆی برام حیاتە چاوی منە حیاتە بەڕێزی جێژنانە؟ ئەرێ وەڵا مامە نەتدایە بە قورعان نەتدایە ئەگە پارە چ 55 بەخوای نەتدایە برام 55,000 تو ئەوی خۆی برام یعنی بدەنی شوێنە؟ ئەرێ وەڵا مامە میرانش دێ بنداتێ راگەورە دێڵە برام زۆر بەچە ڕازی دەبێ؟ ئەمەنەوەمە ڕاز نابێ ناوەڵا چیۆ بتلەخینێک مامۆ چیۆ بتلەخین مامە بە قوربانم شێرە و نەرمە دنیا دەم ناسی بەسە مامۆ چکەمە وەڵا میراکەمەوە میران جەژنانە دەیلی ژۆرجە ماما ئێستا ماما بدەم لە جاتت ئەو تو دەدەیەوە کە بەلات کەس ناکەم ئەوە چیەوە برام دێڵە بەرەکەتە دەی خا زانی فرۆلوی نامەسەخۆم باش کاکۆ دۆقە شتێکی سەرۆ ئەو کولێ نەدە کولێ ئەو لە خەکمان نادێ خەکمان بدێ ببەم والله نارم خارەکوی چاوت ماز دەکەم ئەوە چی کرد ئەوە جیق نەیکرد ناوی زەوج خۆش جانە کوێرە فەریکە نۆک مام بدەین بدم دێ ئای دەست خۆش بی مەلە بابم دەست خۆش بی قوربان دەبم باشە زەوج خۆش خەرکەچ باش تایبەتە گۆفریتم کورە دەگەڕێتەوە ئەڵڵا زەوج خۆش دەگە برادەران بەس بزانە بەس ناعش سناپی دەکەم چیمە خواری با بچینەوە لای زەوج خۆش دەگە برادەران زەوج خۆش دەگە برادەران برای برا میرە ئێرە مەزەڕەش گەلە جوانیە ئێرە بەستە مشاکە کە ڕاگرە یەک دەخەن بەس ماشەڵڵا باز ماشەڵڵا ئەوەش لە عەدوودی یۆنان تێپەڕین ستا لە چەند دەرین لە بایر مونیخین پێڕاگەیشت برایم خۆم هەلۆ برای من دەچینە شوێندەرێ چینە ئەولێ ئارەوەڵا جەوەش دەگۆڕی ئینشاءڵڵا ئەم لۆ جێژنانە چی دەچینەکەم برادرێکی عەزیزی خۆمان چاوی کاکە شێرۆژ ماچکەم قورباندم چاویت کاک برای ماز دەکەم ئارەوەڵا برام ئەوانەوەرەی تووڕەم بوومە بەڵا ڕادێوا دەست نمی دەکەم مازەکەم دەکەستاوە سەر دەکەم سەعەکە دەکرێت با قوربان برای من با قوربان سەرۆ عێراقی یعنی دەولە وعەلەم بژی سوال بۆجی دەبینم لە قسمەت دابە بەڵام دەستمەو لای یاڵە وەرە شێرەکە کاکە یاخۆ بەخێر بێ کاکە سەرۆی عێراقی و کاکە شێرۆی دڵ و گوڵ و ڕەح کاکە بەرەو چێ دەڕۆی؟ بەرەو مەندیقەی سەربەرزان بژێت لۆ دەکاوە هاجان جانی وەرە تۆ قەش بێ باش کاکۆ دۆقە شتێکی سەر ئەو کولێ لێدە کولێ ئەو لە قڕکمان نادێ قڕکمان بدێ ببەم کولێ وەڵڵا نایارم بەو خارەکوی کولێ ئەوە چی کرد ئەوە ئەوە زیق نەیکرد یا ناوێ بڕیاری چی بۆم چۆخان جێ بێڵم جان
والله هذه السفن. باشا أقلوا عزمي دايم الشير من قبيب ها خدمات بون ها كات المزد والله اوت تعال قلت ده دارو بريدي ده بقرا أما غير. بس سهل باش عقب بيزاني أنا نمدو دمي نم هو هذا والله نو ما مزار راقيا راكم ده دير أوي حلقة انت ها براقي ولا سامعني. قولي كوبا قيدونش